ئیتر کاتێک بەهار دێ کاتی ئەوەیە عەرسشی نەبێ کوردوتەنی کارتی ئەوەیە دار و درەخت سەوز ئەبێت چرۆ ئەگرێ باخەکان ئەگەشێنەوە جا ئێمەش لە تۆری ئەم بەشەمان قساکەین لەسەر ئەو کردارە کشت و کاڵ و باخداریانەی کە ئەسە وەرزێتی خاوەن باخەکان ئەنجامی بن بۆ باخەکانیان چۆن خزمەتی ئەو دار و درەختەیان بکەن ئەمە بابەتێکەمە بە میواندارەتی بەڕێز دلێر ڕەوف ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵ زیاتر گفتوگەی لەسەرەکەی کاک دلێرگیان بەخێربەی سەرچاو ئەو کردارە کشت و کاڵی و باخداریانای ئەسە وەرزیەتی کامانەیە بەنای خۆی گەورە سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەران و بیسەرانی بەڕێز کشت و کاڵ ڕۆژمێری هەیە بەپی وەرزەکان چ کار و کردەوەیەکی تیاکرێ واتە لە وەرزی بەهارات چیەکەی لە هاوینە پاییز زستان بەو شێوازە ینی وەکو چۆن مناڵی پەروەردەیەکی ئەبێت دار و درەخت و باغداری شەر بەو شێوازەیە پێش ئەوەی کە ئێستامی کاتی بڵێن ڕزبڕین و داربڕین و ئەوانە بوو بەڕاستی یەکێک لە هەڵی جوتیارەکان ئەوەی کە لە پاییزانە دار هەڵەپاچن باش وایە بکرێتە زستانەوە بۆچی؟ زۆر پرسیارێکی جوانە درەخت بوونەوەرێکی گیان لەبەر یعنی زیندووە هەستی هەیە کاتێک کە بەرەو زستانە چیت لە پاییزۆ کە بەرەو زستانە چیت وردە وردە خۆراکی کۆتایی لقەکان و گەڵاکانی ئەگەڕێتەوە بۆ خاک بۆ ڕێک هەر بۆیە گەڵاش هەڵەوەرێ لە گەڵا هەڵوەریوەکانە بۆیە تۆ ئەگەر لە پاییزە بیبڕیت هێشتا خۆراکەکی نەگەڕاوەتەوە واتە لقەکە فڕێ ئەدی بە خۆراکەوە بەڵام کاتێک کە بەرەو زستان ڕۆشتین خۆراک لە لقەکانە کەم بۆتەوە کاربۆهیدرات و شەکر و ئەوانە وەک وایە لقێکی وشک ببڕی بۆیە لە بەهارە خۆراکەکە لە ڕێگەکەەوە سەرەکەوێتەوە درەختێکی تەندروست و بەهێز دەرەچێت بەڵام تا ئەو کاتە نابێت زۆر زۆر دواشی بقەی کاتێک کە دار ببوژێتەوە ئەو کاتانە دار هەڵپاچی نەکرێت داری بەری بە تایبەتی مێو کە چۆتە سووڕی متبوونەوە حرەکەی درەنگە بۆ هەڵپاچین وەرزی هەڵپاچین تەواو بووە لە شوێنە گەرمەکان ئابەت لەوانەیە لە شوێنە کوێستانەکانی وەک مێرگەپان و ئەو شاخاوەکان کاتیان ماوە باش وایە دەست و بردی لێ بکەن زوو مێوەکانیان هەڵپاچن ئەوەی کە پێویستیشەکە پاشان باش وایە مێر و ئێمە دوو جۆر نەخۆشیمان هەیە و دەردی کشت و کاڵیمان هەیە نەخۆشیەکانمە بەسمان لە نەخۆشی بەکتری و ڤایرۆسی و کەڕوو ئەوانەیە باشە کاک لە بەر دەردە کشت و کاڵەکانیشمە بەسمان لە مێرۆ زیان بەخشەکان و باشە بەرلەم بچینە لەسەرەوەی کە دەردەکان چیە و نەخۆشیەکان چیە ڕوبەڕوویدارەکان لە لای هەڵپاچینەکە کە وەرزینەمەوە لە هەندێک شوێنی ساردەکان وەرزیمەوە ئەم جوتیارە بەڕێزە لەگەڵ هەڵپاچین و بڕینی مێوشتەکەی بە تایبەتی باسی مێ بکەین پێویستی بەچی ترە پێویستی جارێکی تر هەموو ساڵێک بنە کۆڵی ئەم درەختە بکرێت پێویستی بەچی کە هەیە بۆی کە ئامادەی کا بۆ وەرزێکی نوێکە وەرزی بەهارە بوتانە چرۆ بکات و بژانەوەی جوانی پێوە بێت زۆر جوانی یەکەم شت ئەو کەسەی کە باخەوانە یان مهندسی ئەندازیاری کشت و کاڵە کە لە بواری کشت و کاڵ کارەکە ئەبێ ئەو هەستەی تابێت کەوا لەگەڵ شتێکی زیندووە مامەڵاکە واتە لەگەڵ دۆستێکی ژینگە تەعاملەکە ئەو هەستەی کە تیا دروست بوو چۆنەڵی بە بەزەی ئەبێ بەرامبەر بەو دار و درەختە ئەبێ بە هاوڕێی زۆر جار هەندێک کەسە بینی بە تەوراس و شت بە دار و شت هەڵەپاسی زۆر کارێکی هەڵێ دار هەستی هەیە تۆ وەکو هاوڕێکی سروش چۆن تەماشاگە ئێمە بۆ نمونە ئێستا دێمەوە سەر پرسیارێکی وەڵامی پرسیارێکی جەنابەت سوودی دار چییە دار وا بڕوانین کەوا داری بەردار بەس لە بەرەکایەتی زۆر بە هەڵەیە چوین بۆ من تۆ دارێکی گێلاس دێ باشە بەرێکی تایبەتی هەیە خۆشەوە بۆ چەند سوودی هەیە باشە ئەبێ ئەمە بیر لە سوودی گەڵاکەشی بکەینەوە بیر لە سێبەرەکەشی بکەینەوە بۆیە باش وایە ئەو جۆرە درەختانی کە لە سروشتا خۆی حەزەکە باڵای بەرز بێت نابێت زۆر بیبڕین و کورتیکەینەوە یەکێک لە هەڵی براجوتارەکان ئەوەیە بە تایبەتی کە ئەبینیت نابێت لە سەداسەد متمانە بەو گرتە ڤیدۆیان نەبکەن کە بڵاوە بێتەوە دارێکی هەنجیر بەجارێت تێی بەربووە بچوو بچووکی کردوتەوە دارێکی گێلاس دارێکی هەرمێ ئەمە کێشەمان بۆ ساڵانی داهاتوو بە دووریسەکات کە فرای هەڵپاچینی ناکەوی لە کاتێکە سروشتی ئەو درەختە خۆی وایە بەرز بێتەوە بڵند بێتەوە بۆ ئەوەی ژماری بەرەکەشی زیاد بێ ژماری گەڵاکانیشی زۆر بێ چونکە خۆ ئێمە ئەزانین ئۆکسجین سەرچاوی سەرەکی بریتە لە چی دەبریتە لە دار و درەخت دوای قەوزەکانی بەحرەکان دەریاکان دار و درەخت ئێمە این مرۆڤەکان گیانەوەرەکان پەلەوەرەکان بە ئۆکسجین نەژین
ئەو درەختە بەبێ بەرامبەر ئۆکسیجنمان بۆ دابینەکە. ئێستا زانایانی کشتتوکاڵمە باسی چیەکەن ئەڵەن ئەگەر بێت و خوا نەخوازە ئەو جەنگە کوشندانە ڕوو بدات لە دەریا و زەریاکانە بۆ نمونە بار هەڵگرێکی گەورەی باخیرە نەوتێکی ڕەش بکوێتە ناو دەریاکانەوە باشە ئەو بێتگە لە کوشتنی گیانەوەرە ئاویەکان قەوزەکاریش پەکیانەکەوێ باشە قەوزە نەمێنێ و دارستانەکانمان بسووتێ و وانێ بە هەر هۆکارێ بێ یاخود ببڕێتەوە بکرێتە باڵەخان و کە لە سەرانسەری جیهانە ئەو شتە هەیە ئێمە ئۆکسیجنمان لەکوێ دەستکەوێ وانە کەواتە ئەو کەسی کە مامەڵە ئەکا لەگەڵ درەختە ئەبێ بە شێوازێکی وا مامەڵەکە کە بزانین لەگەڵ دۆستێکی ژینگەیە ئۆکسیجینی ئەداتێ بەبێ بەرامبەر بەری ئەداتێ بەبێ بەرامبەر سێبەری بۆ دروستەکە بەبێ بەرامبەر یەکێ لە کێشەی ئێمەی هەرێمی کوردستان چێ داری گەورەمان کەمە لە کاتێکە کەوا پلەی گەرمامان لە هاوینە چەنێ بەرزە بێتەوە 45 و تا نزیکی 50 ڕۆژ چونکە ئەو پلەی گەرمیە کە ئەڵێ 43 لەبەر سێبەرایە گەرمی پێوەکە لە دەرەوە زیاترە لە دەرەوە زیاتر نزیکی 48 تا 50 باشە ئەم گەرما زۆرە کە ئەیدا لە تیشکی خۆر سیفاتی وایە ئەیدا لە قیرەکە دوای ئەیداتەوە لە شوشەی باڵەخانەکان ئەیاتەوە لە جامی سیارەکە ئەیاتەوە لە دەموچاومان هەمومان هەست بەو بێزاریە ئەکەین سترێسێکی زۆر لە سەرمانە چارەسەری ئەمە چییە؟ چارەسەری بریتێل ئەو درەختانی کە ڕوانومانە بڵند بێت نەی کورتی نەکەیدەوە هەم بۆی سێبەرمان بە دروستکە هەم بۆ ئەوەی ئۆکسیجینی زیاتریشمان باتێت چونکە یەکێک لە پێناسەکانی درەخت ئەڵێ بریتە لە کارگەی دروستکردنی ئۆکسیجین ئەمە پێناسەکەی بۆ یەک گەڵایە کەواتە درەخت هەتاوەکو گەڵای زیاتر لەسەر بێت بڕێکی زیاترمان بڕێکی زیاتر ئۆکسیجین سێبەر زیاترەدا مەبەستەکەی خۆی ئەپێکێ بۆیە یعنی برا جوتیارەکانمان کاتێک کە مێوی بەڵام ئەبێ ئەبش ئاگادارین کاتێک کە بەقەستی بەدەستیەوە کرد بۆ بڕینی هەردارێک ئەبێ بیر لەوە بکاتم ئایا سیفەتی ئەم دارە سروشتی ئەم دارە حەزەکە چۆن هەڵی پاچی بۆ نمونە مێو ئەبێ ساڵی 3 جار هەڵی پاچی مێو خۆی حەزەکە مێو حەزەکە 3 جار هەڵی پاچی زستان باشە بەهار لە دوای هەڵپێچانی بەرسیلەکانی کە وەهاوینیش بۆ ئەو لە قەزیانەی ببڕیت بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبێت مێو سروشتی وایە خۆی حەزی پێەکە بەڵام دارێکی وەک تو دارێکی وەکو قەیسی دارێکی وەکو هەرمێ وەکو گێلاس حەز بە هەڵپاچین بە تایبەتی سەرقتکردن ناکەن تو کاتێک کە مەقەستت لێدا ئیتر دای بنێکەوە تووشی نەخۆشی لا ڕەشاوی چونکە ئەوان سێبەر بە خۆیان دروستەکەن درەخت بە شێوەیەکی گشتی هەموو درەختێک حەز ئەکا گەڵاکەی ڕووی لە خۆر بێ وەکو تاقی شەمسی تیشکی خۆر وەرەگرێت وزە وەرەگرێت بەڵام قەدەکەی نە قەدەکەی حەز ناکە هەتاوری بە تایبەتی هەتاوی دوانی وەڕوان ئەسووتێت ئێمە لە ماوەی پێشوە هەر خۆتان جەنابتان بینەرانی بەڕێز بڕوان ئەو دار سەبەح بەحانەی کە هەڵپاچراون ئەو ڕووی کە ڕووی خۆرەکەی قەدەکەی هەمووی سوتاوە یعنی زۆر سەیرم بۆ تا دیاردەیەک هەر کەسێ بە تەوراسەوە بە شتۆ کەوتۆتە هەڵپاچینی و سەرقتکردنی درەخت لە کاتێکە ئەو درەختە بۆیە ڕوێنراوە بۆی ئۆکسیجینمان باتێ کە تۆ کورتێکێتەوە ئۆکسیجینمان لەکوێ باتێ لەکوێ سێبەرمان باتێ یەک خاڵی گرنگی شەیە جیاوازی هەیە لە نێوان باخەوان لەگەڵ جوتیارە جوتیاری بەڕێت شارەزای هەیە لە ڕزبڕین و لە باخ و باخات ئەی باخەوان شارەزای هەیە لە باخچە لە چیمەن و لە گوڵ و ئەوە ئاگاداری ئیشەکانی یەکتری بن متمانش بە هەموو ئەو گرتە ڤیددیویانە نەکەن کاتێکە بڵاوە بێتەوە باشە کاک لە زۆر کاتێک بینین ئێمە کە تۆڵی درەخت وەکو زیندەوەرێک سێری بکەین یانە بێ شێوازی زانینی شەبێ لە بڕینیان لە کوای بڕید لە چ کاتێکای بڕی زۆر بەداخۆ زۆر جار زۆری نەمان بینیمانە لە نێو بازارەکانە ئەم ترێ جوانەمان بۆێنن بەسەر ترێکە ئەمەنن لە قوپۆپی ڕزەکان داشکان هەر بە دەست شکاریانە خستیانەتە زەری وەڵام من جاریشان پیاوێکی بە تەمەنوتی ئەرێ بوات لەو لەقە کردووە تا ئێستا شیلەی دارەکەی پێوە یانی ئەمە لەوانەیە بەریکە بگرێ ئێمە چۆن ئەمە بە نمونە هێنامەوە چۆن هۆشیاریمانەوێ بەرامبەر ڕزێک یان ئەو داری مێوەی کە هەیە یاخو ئێستا زۆرینەی بەردەرگای ماڵەکانمان ئەم سەبابە هەیە لە کاتێکای بڕین زۆر کەسێ نازانێت شوێنی بڕینەکەی چیە کە بۆی ساڵێکی جوانتر گەشە بکاتەوە بەدەست ئەیشکێنێتەوە ئایا ئەمە ڕێگایشیتان دروستە یاخود چ ڕێگایە بگرینە بێت بۆی کە ئەو درەختە ساڵێکی تر بتوانێت قووەتێکی باشتر قەدێکی باشتر هێزێکی باشتری هەبێت داری جوانی یەکی لەوان سەباح بەها بە هیچ شێوازێک هەڵپاچینی نییە
داری جوانەکان لە ناروەند لە ڕۆبینیا لە تو ئەمانە هەڵپاچیدان نییە هەرو چەترە سروشتێ بەڵام جوانە هەڵەیە کراوە ئەو سەبەح بەها ئەبێ لە شوێنی خۆیان بڕێندێ یعنی حەز بە سیفەتی وایە حەز بە بایتون ناکە بەڵێ ئۆکسیجینێکی زۆرمان داتێ بەس هەڵەیە من بچم بۆ نمونە لە گەڕەکانی تویمەلیک و هەوار بەردوانە بێڕێنم ئەبێ یان بە تەنیژەکەەوە بڕێندێت بۆی با نەیشکێنێتەوە یان لە شوێنێکا بێڕێنم ئەجا بۆ زاناری بەڕێزیشتان سەبەح بە ئەوی کە ئێستا خەڵک پێڵێ ئەسڵەکە چەترێکە سوود ئەو عادیەکەیەتی ئەوەی کە ئەسڵەکەی ئەوەی کە پەلپەلە بێت و بەرێک ئەگرێ پێڵن ژەهرە ماسی بەڵام کە سێرێکی جوان نییە بەڵام پەلپەل خۆی ئەوە ئەسڵەکەیەتی کە ئەوە بەرگەی با ئەگرێت بەرگەی با ئەگرێت بەڵام کاتی خۆی کە هاتوتە ئەم منتیقە وڵاتە عەرەبیەکان مەتابەتی سووریا دەستکاریان کردووە لێکدانیان کردووە ئیزافەیان کردووە هۆرمۆنیان بۆ ئیزافە کردووە تاوای لایەتوە بۆتە ئەو چەتریە بەڵێ شتێکی جوانە بەڵام بەرگەی با ناگرێت سەبەح لای خۆمان ئەگەر قسەکەت لەبیر نەچێتەوە ببوورە یەکێک لەو درەختانەیە بەداخەوە تۆزێک پەسەند ناکرێت و تەنانەت دووتراکە بۆ نمونە هەوڵ بدرێت کۆ بکرێتەوە بۆەوەی کە لە جیاتی ئەوە داری تر بڕوێنرێ بەڕێزت تا چەند لەگەڵ ئەوە ئێستا باسی هەندێک لە سوودەکانی هەر سەباح بەحەت کرد تا چەند لەگەڵەوەی ئەم دار و درەختەی کە سەباح بەح لەسەر جادەکانان لە شوێنە گشتەکان هەر با بمێنن خۆشبەختانە یعنی دەستخۆشیەکەم لە بەڕێوەبەرەتی باخچەکان ئێستا خەوڵیان داوە ئەو جۆرەدارانە بڕوێن ناو شارە کەوا هەمیشە سەوز بێ بەتابەتی سنەوبەریات گرنگیان پێداوە کە بە ئاوهەوای خۆمان ئەگونجێ داری سەباحیان کەم کردوێتەوە ڕوونە یعنی هەندێک کەسێک کە هەڵیە باچی بۆ ئەڵێ وڵا گەڵاوگۆڵەکەی ماڵم پیسەکاتەوە یعنی خۆی گەڵاوگۆڵ لە وڵاتان هیچ کۆ ناکرێتەوە هیچ پیس نییە ناشرین نییە ئەبێتەوە بەپەینیش ئەبێتەوە دەچێتەوە ناوخەک ئەبێتەوە بەپەین لەو لێکدانەیە باش شتێک بیر نەچێت کاتێکەوە سەباح دروست کراوە ئەوە خۆی بۆ خۆی بەڵگەیە لەوەی کەەوە ئەو دارودەخان کە دەستکاریە کرێت هەندێک سفاتی چاکی لە دەسەدا ئەو خیار و تەماتۆ و کاڵە کوشتێک کە هەیە لە بازارە بەڵێ هەم مەرزای مەزای دیمەنێکی جوانی هەیە وانە بەس ئایا تامی هەیە ناوەڵە قیمەی غذایی هەیە بەهای خۆراکی هەیە بۆ هەمووی دەستکاری کراون دەستکاریکردن دوو جۆر هەیە ئەو جۆریان کە ئیزافەی هۆرمۆن نەکرێت و بە ماوادی کیمیایی بۆ ئەزافاگرێت تا ئەو تۆ بەرهەم ئەهێنرێت ئەمە کارێکی زۆر خراپ لە داهاتووی دوورە مرۆڤایەتی هەستی پێیەکەکەوە ئەو تەرزە چاکانی کە کاتی خۆی هەبووە لە دەستمان داوە لە شووتە لە کاڵەکە لە هەموو شتەکانی ترە بۆیە باش وایە کە بانقی وازم لای خۆشمان هەیە بە دەستخۆشیەوە بانقی تۆ دابنرێت بۆ ئەو تۆ ڕەسەنانە نەفەوتێت بە هەمان شێوازی دار و درەختیش ئەوەی کە تەهجین کراوە دەستکاری کراوە بەرگەی نەخۆشیەکان کەمەگرن بەرگەی بڵێن ئەو بەها خۆراکیان لەدەستداوە جا بە خۆشحاڵی ئێستا خۆ بەڕێوەبەرەتێکمانەیە لە بەکرەجۆ زۆر کارم لەگەڵا کردوون بۆ کاری بنەتۆ و شێوەیەکی زۆر زانستی چەندین کەسی زۆر باش وەندازیاری زۆر باشی تیا لە بواری کوشتتوکاڵەکە باس لەو بنەتواناکەن بەڵام هیواداری کە وەکو تو ئاماژە و پیا بەخوازدا خیاریشانەیە دەستمان تا چەند کاژمێری کرد بۆنی مابوو لە دەست پلمانە و ماخوار بەڵام ئێستا هیچ تامینەمەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا من حەزەکەم باسیکەم ئەم وەرزەی ئێستا ئەمەتیاین ئیترەوە دنیا ماشەڵڵا چەند جوان سەوز بووە لەم وەرزەیە ئێمە هەم بۆ باخەکانی ناو ماڵی خۆمان هەم بۆ باخانی کە لە دەرەوە هەمانە گەورەی و ڕوبەرێکی بەرفراوانی هەیە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ درەختەکان ناکەیت کاک لێر بمبورە ئێستا هەستەکەین ڕۆژێک زۆر گەرمە لە ئێوارانە ئەڵەی زستانێکە بۆ خۆی یعنی ئەم درەختە زۆر جار لەوانێت چڕێ کرده بێ یاخود لەوانێت ئەم درەختە ناسک بێت هەندێک کەسێ ئەچێ گونی لە چواردەوری قەدەکەیە پێچێ یاخود چەند پەردەیەک یا بەسەر درەختەکەیە ئایا ڕێگەتە دروستەکەی کامەیانە ئێمە ئەڵێ خۆپاراستنە چارەسەرکردن باشترە پێش ئەوەی ئەو درەختە تووشی نەخۆشیەکەی بزانین بۆچی تووشی نەخۆشیە بێ جارێ بەنسبەت گوڵی ژوورەوە چەند شتێکیە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو خەڵکی یەکەم پلەی گەرمیان بە شێوەیەکی گشتی لە نێوان 18 بۆ 24 جا ئەگەر لەوە زیاتری کرد لەوانێت بۆ نمونە تا 28 و 30 بەرگە بگرێ بەس لەوە زیاتر بوو زیانی پێیەکە دابەزینی پلەی گەرماکەش بە ئاماشەوە ئەو کەسانی کە گوڵی ژوورەوە پارێزن هەیانە ئەبێ ئاگاداری پلەی گەرمین پاشان
خاکێکی پێویستە گڵێکی ڕق نەبێ لای خۆمان پیتمۆز باشە پیتمۆستەکەش پێویستە یعنی دروستکراو نەبێ لێرە لە 100% پیتمۆز بێت چونکە هەندێک پیتمۆس هەیە ئێستا لێرە ناویان ناوە پیتمۆز نییە گەڵاوگۆڵ کۆمپۆستە جیاوازی لێرە کات نییە باسیکەین بزان ئەو پیتمۆزی کایی کڕن ئەجنەبی بێت باشە باش وایە گەڵەکانی فێنک بکرێتەوە لە وەرزی بەهارە بە 2 هەفتە جارێک خۆراکیان پێ بدرێت ڕوونە کەواتە ڕووناکی گرنگە پلەی گەرمی گرنگە ئاودانەکەی گرنگە گڵەکەی گرنگە کاتی کە تۆ هاوسەنگی و ڕاگرت لەبەر ئەوەیە دیارە ئەستا دەستخۆشی لەو کەسان ناکەم ئەمە هاوسەنگی پرسیارەوە لێکم زانم گوڵەکانی باشدان ڕووناکە ئاودانەکەی دەستی باخەوانەکەی خۆش بێ و کەسی کە سەرپشتێکە بۆیە بە سەلامەتی مایەوە هەر کاتێک گوڵێک کە ئۆتۆمبیلێکی پێ لەپڕ ئەوەستێ لە خۆی ناوەستێ خەلەلێکەیە گوڵی شەروایە ئەس ئەم بەش ئەوەی خاڵی یەکەم خاڵی دووەم بەنسبەت دار و درەختەوە ئێمە بڵێن و نەڵێن نەخۆشی هەیە نەخۆشی مێرو هەیە و کەڕوش هەیە ئەمانە لە سروشتا هەن یعنی بڵیتونە پەیوەندیان بە هاوسەنگی سروشتەوە هەیە کاک دلێر بە کورتی لەبارەی ئەمانە شۆ زانیاریتمان پێشکەشەکەیت هەم لەبارەی مێروەکانەوە هەم چۆن چارەسەری مێرو بکەین دای خۆمان یەکسەر گرنگیە دەن بە دەرمان بەڵام شێوازی تر هەیە بۆ چارەسەرکردین بۆ نمونە لەزگەیەک هەیە لەزگەیەک بە شەوە هەڵیەواسی بە درەختەکانە مێرو سیفەتی وای بەرەو ڕووناکی ئەڕوا بشەوە کاتی کە لە سەرەتاوە تۆ دایک و باوکەکەت ڕاو کرد گەرا دانانێن زیادکە ئەمە دەرمانیشی بەکارنێنە گوڵەکەش و درەختەکەشی لە مێرۆکە پاراست ڕوونە یان نەخۆشیەکانی تری بۆنمونە حەفارمان هەیە ئایا لە دار و درەختەکان باش وایە قالۆنچەکەی لە وەرزی هاوینە کۆ بکرێتەوە و ئەو درەختە بێ ئاو نەکرێت لە داری قەیسیا کاتێک کە تووشی جیوا بێ هۆکاری سەرەکێکی بریتێ لە هەڵپاچین شوێنی مەقەستەکانە تو بە هەمان شێوە یعنی ئێمە خۆمان بپارێزین باشترە وەکلەوەیکەوە گرنگی بە دەرمانەکە بدەین دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاگلێر سپاس بۆ زانیارەکانی بە هیوای ئەوەی کە بتوانین هەمومان بە شێوازێکی باش مامەڵە لەگەڵ گوڵ و درەختەکانمان بکەین بۆی کە هیچ گرفتێک بۆ دەست سپاس دەست